ئێرە بازاڕ و مۆڵەکان نییە، بەڵکو هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بەخشینە تایبەت بە ڕۆژانی جەژن. دەستگای خێرخوازی بەخشین لە هاوکارکردنی هەژاران و نەداران بەردەوامە و لە درێژەی ساڵاکیەکانیدا هاوکاری 1120 منداڵ دەکات و جلوبەرگی جەژنیان بۆ دابین دەکات. ئێمە وەکو نووسینگەی هەولێر بە بۆنەی نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزان بڕی 1120 مناڵی بێباو کە ئێمە جلوبەرگ و پێڵاومان بۆ دابین کردوون و لە 3 ڕۆژدا ئێمە بەسەرێندا بەش دەکەین کە دوێنێ و ئەمڕۆ و بەیانێژ خەریکن ئینشاڵڵا بە وەزبە ئەم جلوبەرگانەی جەژن دابش بکەین. ئێمە ئەو جلوبەرگانێک کە دابینمان کردووە هەروە پێڵایشمان لەگە دابین کردووە هەم ئەو داکێتمانی کە لای ئێمە موچیان هەیە و کۆمەڵێک مناڵیان لە ئەستۆدایە ئێمە جلوبەرگی جەژنمان بۆ دابین کردوین و هەندێکیش لە هەژارەکان کە توانای کڕینی جلوبەرگیان نەبوو ئێمە بەوانیش هەر دوێنێکە دابشمان کرد کۆی گشتی ئەم 3 ڕۆژەکە ئێمە جلوبەرگی تێدا دابش دەکەین 1120 مناڵی بێباوەک و جلوبەرگ و هەروە پێڵاومان بۆ دابین کردوون بە هیوای ئەوەی کە ئینشاڵڵا توانیمان لە کۆتا پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین دڵی سەدان و هەزاران منداڵ کەشمان ئینشاڵڵا خۆش کردوێ. منداڵان بەو هاوکاریەی دەستگای خێرخوازی بەخشین دڵخۆشن و دەڵێن ئێستا جلوبەرگی جەژنیان هەیە، دەستخۆشیشیان بۆ بەخشین و خواپێداوان هەیە. سپاسی و خێرخوازەی دەکەم کە هەموو سارێ هەموو جارێ یعنی یارمەتی ئەو مدارە هەژارەیاندا ئیهێتیماندایە زۆریان لێ مەمنونین و خوا باشیان لێ بینی ئینشاڵڵا 3 مدارێمیان بە جلوبەرگ کردیە لە خۆی بە زیاد بێت. دەستگای بەخشین بێمەگوتەوەرن بۆ دابینکردنی جلێک گوبەرجی جێژنە پانتۆڕ و لەگەر تیشێتێک و پانتۆڕێک ئیمارێ کالۆش تشماوە گرتووە زۆر سپاسیان دەکەم. پانتۆڕ ڕاندەیانە نەکرد پێدا ئەزلەباندی هەرپەڕی ئەتوو چ دوعایەکمان بۆ دەکەی؟ دەرێ میساڵە خۆی گەورە ڕخسیاندا خی گەورە ئەزرام دەکە یارمەتی ئەو یەتیمانە دەدەن خوا مۆفەقیان کە یا ڕەبی خی گەورە پاداشیان داتەوە زۆر مەمنونی کۆشین ئەو چاکەی لەگەر ئەو منداڵانە دەکەن. دەستگای خێرخوازی بەخشین وەک یەکێک لە گەورەترین دەستگای خێرخوازەکانی هەرێمی کوردستان لە تەواوی ساڵدا بەشداری بۆنەکانی هەژاران و کەم دەرامەتان دەکات و پێداویستەکانیان پڕ دەکاتەوە تا ئەوانیش وەک هاوڵاتیانی دیکە لە بۆنەکان بەشدار بن. بەخشین لە ڕەمەزاندا سەبەتەی خۆراک دابەش دەکات، لە بەرە جەژناندا پارە و جلی جەژن دەبەخشێتەوە، لە جەژنیشدا گۆشتی قوربانی دەگەێنێتە ماڵە هەژارەکان. هەموو ئەمانەش وا دەکات کە هەژاران و بێباوکان و نەدارانیش وەک هەر هاوڵاتیەکی دیکە بەشداری خۆشەکانی جەژن و عیبادەتەکانی ڕەمەزان بکەن. عیمران ئەمیر، کەناڵی یاسمانی پێام، هەولێر.